هەلکەفتە دامەزراندا پارتی دیموکراتی کوردستانی سووریا ئەفشێس و بساڵ سەرە دەڕباسبوون مەدی پێویستە سەرما وەکو پارتی دیموکراتی کوردستانی سووریا ئەم گەلێکە ڕێخستنێن سڤیل چه یەکێتیان نویسکارە هەروها یەکێتیە ژنێنی کوردستانە سووری و گەلێک تەنسیقی و کەسێک و خەباتێ دکەن دوارێ جواکیدا دوارێ سیاسیدا دوارێ گەنجینی دەکوپیرۆ خۆرتا دنیابدوو مەدید ئەم بە ڕێخستنی خەلات بکەم بێ هەم کەپتا پیرۆز و ئیرۆ ڕژی ئەم ئیرۆ یەکێتیە ژنێنی کوردستانە سووریانە ئەو ژیمە خەلات کرد سەر خەباتە وێنە دوارێ سیاسیدا دوارێ جواکیدا و بە تایبەتی دوارێ ژنان کوردە کوچاوە خەباتە ژنێ پێش بەبێ هەردوورە مل ببن ئەم خەباتێ بکەنش بۆ پێکانین و چەسپاردە مافی ملەتی کورد فيديو